وەکو ئەزمموی خۆ لە ناو پەروەردە پێت وایە دایک و باوکان پێویستە پەیوەندیان لەگەڵ قوتابخانە چۆن بێت بۆ ئەوەی ئاگداری ئاستی منداڵەکە بن هەندێک منداڵ هەیە ڕەنگە کێشەی خێزانیان لە ماڵەوە هەبێت ئایا قوتابخانە ئەو بۆشاییە پڕ دەکاتەوە؟ بەڵێ سەرەتا لەوە باز بکەم یەکەم دامەزراوەی پەروەردە لە بۆ منداڵ خێزانە دەتانی دووەم بڵێن کۆمەلگایە سێم قوتابخانەیە چونکە چەند کاتمێرەی دیاری کرا و ئەو منداڵە لەو قوتابخانەیە باقیەکەی یان لە ماڵەوە یان لە ناو کۆمەلگایە و هەماهەنگی بینی قوتابخانە و خێزان ئەو دەرفەتە لە دەست دەدا کاتێک منداڵ مەجاری وەربگری بۆ نمونە مەبەستم ئەوەیە خێزان دەبێت زۆر نزیک بێ لە قوتابخانە و دەبێ دایم چاوی لەسەر قوتابخانە بێ و دەبێ دایم فیدباک وەربگرێ لە مامۆستاکانی تاکو بزانی ئایا منداڵەکە ئەگەر ساغڵەم و تەندروستە لە ماڵەوە بە هەمان شێوە لە قوتابخانەش ئەو هەیە بەڵام بەداخەوە ڕێژەیەکی زۆرە دایک و باوکان پابەند نینە بەو شتە بەداخەوە یعنی بەشێک لە داک و بابان لە کۆبوونەوەی داک و بابانی قوتابخانە بەشداری ناکەن یاخود تەوسیە و کۆمینیکیشنیان نییە لە بینی قوتابخانە و خێزان پێم وایە ئەوە کاریگەری زۆر نەرێنی دروست دەکاتە سەر دەمەوێت کۆتا پرسیاری لێ بکەم ڕۆڵی مامۆستایان چیە لە باشبوون و خراپبوونی منداڵەکە توانێت قسەکردن بڵێ ڕۆڵی مامۆستایان ڕۆڵێکی زۆر زۆر کاریگەرە مامۆستا بەڕاستی وەکو پێشڕە و سەرکردەی زۆر باڵایە لە بۆ قوتابی بە نمونە ببینمەوە کە لە زاری 1945 پێم وابی کاتێک نازیەکان پۆڵەندایان داگیر کرد ئەو کات خوێندن ڕاوەستا زانکۆیەکان لەسەر ئەرز خرانە ژێر ئەرز مامۆستاکان بەبێ موچە بەبێ هیچ ئیمتیازێک بێ وچان خۆبەخشانە ئەو چەند ساڵێک کە ئەو وڵاتیان داگیر کرابوو خوێندنیان ڕانەگرت و لە بۆ زانیاری بینەرانی بەڕێزیش کە ئەو ساڵە تەخەڕوزی شەبوو ینی و لە مێژووی پۆڵەندا ئەوەیە هەیە کە تەخەڕوزی زمانی نازیەکانی پێدەڵێن کەواتە خوێندن بە هیچ شێوەک ڕانەوەستا مامۆستا دەبێت بەو نەفەسە بیر بکاتەوە هیچ شتێک نابێ ڕای بگرێت چونکە مامۆستا پێشڕە و سەرکردەی زۆر باڵای قوتابیە زۆر سپاس بۆ وەڵامدانەوە بۆ زانیارانە کە پێدەن زۆر سپاس دەبێت و مامۆستاکەم سپاس بۆ کەناڵی دیمەنش خۆشحاڵ بخێر بێن زۆر خۆشحاڵ بووین هەربژین